پیرۆزبایی لە قوتابی خۆشەویستەکانمان دەکەین هیواداری لە قۆناغەکانی تری ژیانیان بتوانن بۆ ڕاهنمایی بەرزتر بەدەست بێنن و خوێندنی قۆناغەکانی تری ژیانیان بە سەرکەوتووی بەڕێ بکەن. سووددان قۆناغەکانی تری خوێندن وەربگرن بە تایبەتی قۆناغی ئامادەیی کە ئەم ساڵ قۆناغی دی ئامادەییمان دەبێتن بە خۆشحاڵیەوە دەرگای قوتابخانەکانمان بەڕۆی قوتابیاندا دەکەینەوە بۆ ساڵی نوێ خوێندن دووبارە بەخێر بێن پیرۆزە لە هەموو لایە. سوپاس. دەستخۆشی لە مامۆستا وەرگرت دەکەین. ئێستاش مامۆستا نەرمین گەر بفەرمووی تێکمان پێشکەشکەین. ئامادەبوانی بەڕێز دایک باوکانی خۆشەویست زمانی دایک هەروەرگاتان دەبێ بە ناوی خۆم و دەستەی کارژێڕی قوتابخانە و ستافی مامۆستایان بەخێرهاتنتان دەکەین. خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان بەڕاستی گەورەتان کردین بەخێر بێن سەر چاوانمان و هەروەها پیرۆزبایی لە گەشت قوتابیانی خۆشەویست دەکەم بە بۆنەی دەستوریان داواکارم لە خوای گەورە هەر سەرکەوتوو و سەرفرازیان بکاتن و خۆشحاڵ بووین کەوا پلەیەکی باشیان بەدەستینا ئینشاءالله دوا ڕۆژێکی گەشت چاوەڕوانیان دەکات بەخێر بێن سەر چاوان. زۆر سوپاس. دەستخۆش مامۆستا نەرمین. ئێستاش مامۆستا ئایندە گەر بێت و تێکمان پێشکەشکە. زۆر سوپاس. بەیانتان باش بەڕێز مامۆستا گۆران دەستەی کارژێری قوتابخانە مامۆستایانی بەڕێز خانەوادەی سەربەرزی قوتابیان زۆر بەخێر بێن سەر چاوان. زۆر دڵخۆشم کە قوتابیەکانمان لەو ڕۆژەی دەبینین بۆ سەرکەوتنە گەورەی نەسیحەتەکانمان لەگوێ بگرن ئەو ڕۆژەتان لەبیر بیکە دەمەوەتان بەبیر بینمەوە ئەو ڕۆژانەی لە کلاسی نەسیحەتمان دەکردن دەمانگوت بخینن هەوڵ بدەن ئەکید لە بۆ خۆتانمان لە بۆی کە ئەو ڕۆژەی ببینن. ئینشاءالله سەرکەوتنی زۆر گەورەتر چاوەڕێتان دەکات بە هیوای نمرەی زۆر بەرزتر لە قۆناغەکانی دیکە زۆر بەخێر بێن سەر چاوان.
باخچە و قوتابخانەی بان ماڵێک بۆ پەروەردە و ژیان.